لە چەند مانگی ڕابردوودا ناوی بەها ئەبولعەتا لەلایەن بەرپرسانی قەوارەی زایۆنیوە وەکو دوژمنی سەرەکی ڕاگەیاندرا بوو. دوهەمین جار چەند ڕۆژێ لەمەوبەر ڕۆژنامەی جۆرزەلیم پۆست لە پەنای ناوی حەسەن نەسڕوڵڵا و قاسم سولەیمانیدا ناوی ئەبولعەتاشی وەک دوژمنی مەترسیدار ئاماژە پێدا بوو. بەها سەلیم ئەبولعەتا لە 25 تشرینی 1970دا لە گەڕەکی شوجاعیەی خۆر هەڵاتی غەزە لەدایک بووە. خوێندنی تا زانکۆ لە کەرتی غەزە تەواو کردووە. ماوەیەک بەهۆی پەیوەندیکردنی بە کاری بەرهەڵسکاری لە دژی ئیسرائیل لە خوێندن دوور دەکەوێتەوە، بەڵام دواتر بەشی کۆمەڵناسی لە زانکۆ تەواو دەکات. ئەبولعەتای 42 ساڵ هاوسەرگیری کردووە و خاوەنی 5 منداڵە. سەر لە بەیانی ئەمڕۆ لەگەڵ خۆیدا هاوسەرەکەشی گیانی لەدەستدا و 2 منداڵیشی بە سەختی بریندار بوون. لە ساڵی 1990 پەیوەندی کردووە بە ڕیزی سریەکانی قودسی باڵی سەربازی بزوتنەوەی جیهادی ئیسلامیەوە. لەبەر لێهاتووی لە بەرهەڵسکاریدا پلە سەربازیەکانی بڕیوە و دوجارکراوەتە ئەندامی ئەنجومەنی سەربازی و فەرماندەی بەشی باکووری کەرتی غەزەی سریەکانی قودس. 3 جار هەوڵی تیرۆرکردنی دراوە کە دوهەمینیان لە ساڵی 2014دا بووە. ئەبولعەتا بەوە ناسراوە کە بۆ خۆی بەشداری کردووە لەو هێرشانەی کاکراونەتە سەر ئیسرائیل و توانایەکی زۆری هەبووە لە ڕێخستنەوە و بەهێزکردنی پەیکەری سەربازی سریەکانی قودسدا. ڕۆژنامەی جۆرزەلیم پۆست ئەبولعەتای بە دوژمنی سەرسەختی ئیسرائیل ناو بردووە. نووسیوێتی لە پێشخستنی موشەکەکانی بزوتنەوەکەیدا ڕۆڵێکی گەورەی بینیوە و مەودایان بە شێوەیەکی بەرچاو زیاد کردووە.